وڵاتەکەیان ڕاکرد. بن تەماشەوانە هێژاژ کوردستان تیڤ نووسەتیان پێشکەشکردن. بۆ یەکەم جار لە کۆنگریسی ئەمریکا بە ئامادەبوونی بەڕێز مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان و ژمارەی کۆنگرێسمان و سیناتۆری ئەمریکی فیلمی هەموو دایکانی من نمایش کرا. لە یەکێک لە هۆڵەکانی کۆنگرێس لە واشنتن سنتەری کوردی لە ئەمریکا ڕێوڕسمێکی بۆ نمایشکردنی فیلمی دایکانی من ئامادە کرد و میوانی شەرەفی ڕێوڕسمەکەش کە وێڕای بەشێک لە ڕەوەندی کوردی نیشتەجێ ئەو وڵاتە و ژمارەیەک کەسایەتی سیاسی و ئەکادیمی لە دۆستانی کوردیش ئامادەی بوون بەڕێز مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان بوو. لە وتەکانی سەرەتادا ڕێکخرامی ڕێوڕسمەکە ئامادەبوونی سەرۆک بارزانیان بە خۆشحاڵیەک بۆ خۆیان و شانازیەک بۆ سەمتەرەکەیان وەسف کرد و ڕۆڵی ئەویشیان لە خەبات و قوربانیدان و ناساندنی دۆزی نەتەوەیی کورد بە دەگمەن و نمونەیی باز دەکرد. لەسەر داوای ڕێکخرامی ڕێوڕسم سەرۆک وتەیەکی پێشکەش کرد جێگای بەڕێوەچوونی ئەو ڕێوڕسمە کە بۆ نیشاندانی چیرۆکی یەکێک لە ئازارەکانی گەلی کورد بوو کە ئەنفالە بەلای سەرۆک بارزانیەوە جێگای باز بوو چونکە هەل لە بەرای وتەکەی داوتی ڕۆژانێک بوو هیچ کەس و لایەن و وڵاتێک گوێیان بۆ دەنگی گریان و ئازارەکانمان ڕانەدەگرت بەڵام ئەمڕۆ وەک دەبینین لە کۆنگرێسی وڵاتێکی وەک ئەمریکا فیلمی ئازار و مەینەتیەکانمان نمایش دەکرێت. ئەمەش وەک سەرۆک وتی بۆ خوێنی شەهیدانی کوردستان و خەبات و قوربانیدانی پێشمەرگە و تێکۆشانی گەلەکەمان دەگەڕێتەوە. لە گێڕانەوەی ئەم ڕابردووە تاڵەوە سەرۆک هاتە سەر ئێستای بەشێکی کوردستان و وەچەرخانێکی هەمەلایانەی خستە ڕوو. ئێمە لە کوردستانی عێراق بڵام حکوومەتی هەرێم کابینە هەڵدان دۆزەکار وەری پارلەمانی کوردستان خارەتوانکۆیان دامەمەد ئێمە تازەی لەوەی کە حکوومەت ڕامن کردن و ئۆپۆزیسیۆنیش ڕامەوی بەوانەی مەسەرداری بە میلەتی خۆمان بە حکوومەتی خۆمان بە پارلەمان خۆمان بە ئۆپۆزیسیۆنی خۆش وەختی کار دەبێت ئەوەی ئەمری مەتەوەی ئێمە بێتە بەرپرسیار نە حیزبەتی دەبین و نە ئۆپۆزیسیۆن و نە حکوومەت و نە حیزب حکومڕان هەموومان کوردین و لە ئیسەنگەردە پاشان لە نێوان سەرۆک بارزانی و ئامادەبوانی ڕێوڕسمەکەدا گفتوگۆیەکی کراوە بەڕێوەچوو بۆ بەرچاوڕوونکردنەوەی کوردان لە سەردانی ئەمجاری بۆ ئەمریکا و دیدارەکانی لە کۆشکی سپی ئەو وڵاتە سەرۆک بەشێک لە وتوێژەکانی خۆی لەگەڵ بەرپرسانی ئەمریکی گێڕایەوە. دوێنێ لەگەڵ سەرۆک کوژانە و لەگەڵ جێوی سەرۆک بەیان بایدن لەگەڵ بەرپرسانی تری ئەمریکا بەدەستی وەزعی ئێستایی ناوچە بەرگشتی بەرەوەی عێراق و پەیوەندی هەرێم لەگەڵ بەغدا زۆر بەدین درێژی بەسمان کرد وچوونمان زۆر بە ڕاستڕەوی پێڕەگەیاندن کە عێراق بەرەو قەیرانێک دەرمە تەکراری سەری هەڵداوە داگرتن بەسەر بەشی هەرە زۆری مؤسساتی دەوڵەت ئەوانش بە ڕوزیاتنەوی دەبەرەوە وەڵاتێ پێویستی بە عێلاجە و ئێمە دەوامان کردووە کە حیزبە سیاسیەکانی عێراقی پێکەوە دەنیشن شارەچەی ئامادەکان ئەگیلار وەکو کاتی خۆی لە کوردستانیش لە وەختی نەوروز تەویدەرمە ناچارین بگەڕێمەوە بۆ ڕێی ملەتی خۆمان و ملەتی ئێمە چ بڕێوەی بدەینەوە فلذلك أول مشاورات كأول مهتم بوضع العراق ومثل لما أقول كان له تأكيد جدا تيما تأكيد التزام خمانتين بكردستان بعجم كردستان وقد استوتانا كردست أطلون وقيمة قوشة وتجديد لكين كأول يستعملون كهم شارسات بكين وردون جراميان
هەموو ئەوروپایان کە بەڕاستی چارەسەری بنەڕاتی و دووزلەوە سەختێکی زەمانی هەبێ ئەگەر گوجاران بەوەم دیدە ئەنجام ناتوانێت قەنعات بکەین بەڵام هەموو ئەوروپایان چارەسەری کێشەکان بکەین ئەگەر نەبوو هاوڵیتم ملت بەڕێوەی خۆیان بۆ ئاگادارکردنەوەی هەمووانیش لەو بارودۆخەی کە ئێستا لە عێراقدا دەگوزەرێ سەرۆک گوتی بەغداد بۆ هیچ کەسێک چۆڵ ناکەین دەبێت دوژمنانی کورد چۆڵی بکەن ئەبی ڕۆڵی داوامدەهەیە حکوومەتی ئێستای بەغدا لەسەر شۆڵی کورد و داخوێنی کورد دروست بوو کورد بەغدا بەجێ دەڵی بۆ خەڵکێکی کرد ئەو خەڵکەی دژی کوردیان جۆ لە بەغدا دەرچ عندێکی عێراقی بە شێوەی حکومڕانینە بەنسبەت هەموو عێراق کە تەکاری دەستگرتن بەسەر هەموو دەرم بەزارەکانی دەوڵەت بێت کە ئەمە بە هیچ شێوەیەک قبوڵینە ئەویتر هەندێکگەرەیتر بەینی هەیەم وەکو مەسەلەی مادەی سەرکوچن کە وەکو کورد ئەو بەڕێنەوە نەتوان شەڕ سەرەی کەرکوونکە ناوچەکانی تر سەرەی پێشمەرگەیە مسئله ناتوان ئێستا بە پێی شەرمانە پارتیەوە دەکرێتن کە فدرالی ناوی بووبی مەرجێک بۆ ئەوەی عێراق پێکەوە بووینەوەکە عێراقێکی فدرالی دیموکراتی فەرەنانی بووی وە دەستور خۆشی ئەماڵێ التزام کردن بەم دەستورە مەرجە بوومانەوە عێراق دایپۆ شەرمانە ناوی باوەڕێکەن ناوی بە شەرەنووسی عێراق دەکەن لەبەرەوە ئێمە بە هیچ شێوەیەک ڕازیناوی دیکتاتۆریە بگەڕێتەوە بە عێراق ئێوە وەکو کورد وەکو بازم کرد هێشتا لە مەجموع 182 زۆر کەم بەشی هەر زۆر دەبن لە دیوەڕوانەکانی دیروگە عێراق توانیوانە تا ئێستا چێشۆر دەست ئەو ئێسک و ڕیسکی ئەوان بدۆزینەوە ئێمە لۆی تف و بۆزانکەوە کارەسەکەەوە لەسەر دەوڵەتی کورد بینەوە سنتەری کورد لە ئەمریکا سنتەرێکی کولتوری نەتەوەیی سربەخۆیە و بایەق بە ژیانی کولتوری و کۆمەڵایەتی کوردانی ئەمریکا دەدات و ئەو ڕێوڕەسمەش کە بۆ نمایشکردنی فیلمی دایکانی من لە کۆنگرێس ڕێکی خست نەوەبەرەی کار و چالاکیەکانیان بوو. شیروان تاالب، کوردستان تیڤی، واشنطن. وەکیدن لە پەیمانگەها واشنتۆنێژ بۆ سیاسەتە ڕۆژهەڵاتە نزیک بڕێز مەسعود بارزانی سەرۆکی هەرێما کوردستانێک گوتارێک پێشکەشکرد و تێدا باڵکشاندە سەر ڕەوشانەهای عێراقی و هەرێما کوردستانی و دەبەرێ پشتی پێشکەشکردنا گوتارە خۆشی سەرۆک بارزانی بەرچەوە هەژمارێکی پرسیارên ئامادەبوویان لە دۆ ڕەوشانەهای عێراقی و هەرێما کوردستانی و دەبەرێ و ئارمانجە سەردانە خۆیان ji بۆ ئەمریکایدا لە وەڵامی پرسیارێکی پەیمانگەی واشنتۆن بۆ سیاسەتی ڕۆژهەڵاتی نزیک سەبارەت بە هەڵوێستی ئەمریکا بەرامبەر بە عێراق و هەرێمی کوردستان سەرۆک بارزانی ڕایگەیان سەرۆکی ئەمریکا و جێگرەکەی تاکیدیان کردەوە کە پابندن بە عێراقێکی دیموکراتی فیدرالی و فرەلایەنی هەروەها پابندن بە هەرێمی کوردستان و خەڵکی کوردستان. هەروەها سەرۆک بارزانی گوتیشی ئێمە هیچ کاتێک بە دوای تۆڵەسەرنەوە نەکەوتوین، ئێمە دەمانەوێت لاپەڕەیەکی نوێ لەگەڵ هەموو لایەنەکان بکەینەوە و هەمیشە هەوڵمان بۆ سەقامگیری ئاسایش داوە. هەر بۆیە زۆرێک لە وڵاتانی بیانی بە بەردەوامی لە هاوڕێوەدان پەیوەندی بازرگانی و بەرهێنان لە هەرێمی کوردستان ئەنجام بدەن. لەبارەی پێشکەوتەکانی هەرێمی کوردستانی سەرۆک بارزانی ڕۆشنایی خستە سەرەوەی کە هەرێم بەردەوام بەرەو پێشچوون بەخۆیەوە دەبینێت و نمونەش بۆ ئەو ڕاستیەوەیە کە لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا تا ئێستا ئاستی نەخوێندەواری بە ڕێژەی 56% بۆ 16% گۆڕاوە. سەبارەت بەڕەو یاسایشی عێراقی سەرۆکی هەرێمی کوردستان ڕایگەیان زیاتر لە 1 ملیۆن چەکدار هەیە، بەڵام کردەوە تیرۆریستیەکان هەر بەردەوامیان هەیە و لە ڕووی سیاسیشەوە ئێستا عێراق لە قەیرانێکی گەورەدایە. سەرۆک بارزانی جەستی لەوەش کردەوە کە تا دوایین سات بەرگری لە عێراق دەکەین کە بە خوێنی خەڵکی عێراق هاتۆتە بەرهەم. لە وەڵامی پرسیارێکی دیکەدا لەبارەی دەستوری عێراق سەرۆک بارزانی گوتی دەستوری عێراق دەستورێکی باشە، بەڵام ڕێژەی پابندبوون بەو دەستورە زۆر لاوازە و لە هەمان کاتیشدا هەمومان دەنگی خۆمان بە ئەو دەستورە داوە و من داوام لەلایەنە سیاسیەکان کردووە بە یەکەوە دابنیشن و ڕێگە لە دووبارەبوونەوەی دیکتاتۆریەت لەو وڵاتەدا بگرن و ڕێکەوتنەکەی هەولێریش جێبەجێ بکەن. هەروە جەختی کردەوە گەر هەموو لایەک ڕەزامەندیان لەسەر ئەو بارودۆخە نەبوو، کێشەکان چارەسەر نەکران، ئەوە ناچارین بۆ داوای ملەتی خۆمان بگەڕینەوە.
هر دو چارچوب سرازان خودش و امریکای برز مسعود بارزانی سروکی هریما کردستان سری لنویسینگی هنونری حکومت هریما کردستان الواشنطن خست و جبال قبال طالبانی نونری حکومت هریما کردستان الواشنطن و دستکو شیروانی جگری نونری و کارمند نونراتی و هاتا فشازی کرن. پاش بەسەرکردنەوەی هۆڵ و یەکەو بەشەکانی نووسنگەکان نوێنەری حکومەتی هەرێمەرگ و کارەکانی نووسنگەکانی بۆ سەرۆک بەرزانی ڕوون کردەوە و ئەو هەوڵانەشی کە لە پێناو دامەزراندنی پەیوەندیەکی چالاک لەگەڵ ناوەندە سیاسی و ئابووری و کلتورەکانی ئەمریکادا خستوێنەتە گەڕ چی کردەوە. لای خۆشیەوە سەرۆک بەرزانی هەرک و کارەکانی نووسنگەی نوێنەرایەتی حکومەتی هەرێمی لە واشنگتن بە بەرهەمدار وەسف کرد و بۆ کاری باشتر و خزمەتی زیاتری کوردستانیانی دانیشتووی ئەو وڵاتەش هانی دان و ئامادەی خۆشی بۆ پاڵپشتیکردن لە کار و ئەرکەکانیان دووپات کردەوە. برز مسعود بارزانی سروکی هریما کردستان ایده چارچوبا بجداری کرنا پروگراما ساعة حرية كنالا اسمانية الحرده بالکشان ده سرهفدیتن انخوین به باراک اوباما سروکی امریکا و جو بایدن جگیری ویره و هر وها باسا پروسسا سیاسی عراقی کرد و پیگیری هریما کردستان جی به دستور هرتمی عراقی و دوپاس کرد بالکشان ده سرهشماره که پرسندنین دوره و تکلین هرمی جی تفی ولاتین جیران به ارینی قبول کرد دور فرسا سوریه جی گفت ام به هر بریاره کرانه كوجبالجل سوريا وبيتدان. بدينا وجهة نظرنا وملاحظاتنا حول الوضع الجديد في العراق والتطورات الأخيرة في العراق. استمعنا إلى ملاحظاتهم وآرائهم أيضا. كان مهم جدا أن أسمع مرة أخرى من فخامة الرئيس ومن فخامة نائب الرئيس أن يؤكدوا على التزام الولايات المتحدة بالعراق الديمقراطي الفدرالي التعددي والتزامهم بكردستان وبالشعب الكردي وما تحقق من منجزات في كردستان. طبعا هذا نعتبره موقف مهم وإيجابي جدا. برز مسعود بارزاني سروكي يريمي كردستان لم يعني برنامج ساعة حرية كنالي آسمانية الحرة اشتراي تركا لكشفی ایجابی دا وتوێژیان لەگەڵ باراک ئۆباما سەرۆکی ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا و جۆ بایدنی جێگیری کردووە و باسییان لە چۆنەتی بەردەوامبوون لە پرۆسی سیاسی عێراق و ڕۆڵی کورد لەو بارەدا کردووە. وتی بۆچوونی خۆمان لەو بارەدا خستە ڕووگوێمان لە بۆچوونەکانی ئەوانیش گرت. بەڕێز مەسعود بارزانی ئاماژەی بەوەدا کە ئۆباما و بایدن پابەندبوونی ئەمریکایان بە عێراقی دیموکراتی فێدراڵی فرەیی و کوردستان و گەلی کورد دەربڕیوە کە ئەوەش زۆر گرنگ و ئیجابیە. ئەوەم بیست کە خوازیاری بووم. سەرۆک بارزانی ئاماژەی بۆشدا کە تا عێراق پابەند بێت بە دەستورەوە و جێبەجێی بکات کورد پابەند دەبێت بە عێراقەوە و پێویستە بە تەوافق و شەراکەتی ڕاستەقینە عێراق بەڕێوە ببرێت و ئەگەر پابەندبوون بە دەستور هەبوایە ئەو کێشانەی ئەمڕۆ ڕوویان نەدەدا. لە بەشێکی تری چاوپێکەوتنەکەدا سەرۆکی هەرێم وتی مەرجی مانەوەی عێراق بە یەکپارچەیی و یەکگرتووی پابەندبوونە بە دەستور و ئەوەی پەیوەندی بە کوردستانەوە هەبێت لە چوارچەوەی عێراقی فێدراڵدایە و شەراکەتی ڕاستەقینە شەراکەتە لە بڕیاردانی چارەنووسسازدا. ڕوونیشی کردەوە کە سەرۆکوەزیرانی عێراق و ئەوانەی چواردەوری کێشە دروست دەکەن و پێشێلی دەستور دەکەن. ئێمە داوای جێبەجێکردنی ڕێکەوتنامەی هەولێر دەکەین. پێویستە بەندەکانی ڕێکەوتنامەی هەولێر جێبەجێ بکرێت. وتیشی حسێن شارستانی جێگیری سەرۆکوەزیرانی عێراق بۆ کاروباری وزە دژی هەر شتێکە کە هەرێم پێش بخات. ئاشتراشی تر کە داوای لێکۆڵینەوەیان لەو تۆمەتانە کردووە کە لەلایەن چەند بەرپرسێکەوە ئاراستەی هەرێم کراوە و ئەگەر تۆمەتەکان ڕاست دەرچوون ئامادەن ئەنجامەکەی قبول بکەن. ئەوەشی خستە ڕوو کە دوای دەڕانەوەی بۆ عێراق هەوڵەکانی بەچڕی دەست پێ دەکات بۆ کۆبوونەوە و کۆکردنەوەی سەرکردەکانی عێراق و باشکردنی بارودۆخی ئێستای عێراق لە ماوەیەکی زەمەنی دیاریکراودا. لە بەشێکی تری بەرنامەکەدا ئاماژەی بۆدا کە ئەوانەی پابەند نەبوون بە دەستور عێراقدا بەش دەکەن. بێتاقەت بووین لە بەڵێنەکان. 6 ساڵە چاوەڕوانی جێبەجێکردنی بەڵێنەکانی بەرپرسانی بەغدا دەکەین. سەرۆک بارزانی زەفتیشی لەوە کردەوە کە ئەگەر دەستور و ئەو خاڵانەی لەسەری ڕێککەوتون جێبەجێ نەکرێت دەگەڕێنەوە بۆ گەلی کوردستان و ڕاپرسی ئەنجام دەدەن و گەلی کورد هەر بڕیارێک بدات جێبەجێ دەکەن. سەبارەت بەوەی ئایا گەلی کورد بڕیار لەسەر سەربەخۆیی دەدات یان نا سەرۆکی هەرێم وتی ئەگەر ڕاپرسی ترا ئەو کاتە جەماوەر بڕیار دەدات. لەبارەی پەیوەندیەکانی لەگەڵ نووریمالەتی سەرۆکوەزیرانی عێراق سەرۆکی هەرێم ئاماژەی بۆدا کە مەسەلەی شەخسی لەگەڵ مالیکی نییە من دژی تاکڕەویم لە دەسەڵات و پەراوێزخستنی کەسانی تر. جەختیشی لەوە کردەوە کە لە ئێستادا مالیکی حاکمی مطلقی عێراقە. ئەوەش پێچەوانەی دەستورە و دەسەڵاتەکانی پێشێل کردووە.
ئاشکراشی کرد کە گلەییان لەلایەن عێراقیەکان هەیە کە بێدەنگ بوون بەرامبەر مالیتی و حکوومەتی عێراق دەبێت حکوومەتی شەراکەت و ئێتیلافی بێت نەک حکوومەتی تاکەکەس. ئێماشی بۆدا کە هەموو جارێک مالیتی بەڵێن دەدات مادەی 140 و مەسەلەی پێشمەرگە و یاسای نەوت و غاز و شەراکەت جێبەجێ بکات، بەڵام دوای ماوەیەک پەشیمان دەبێتەوە و بەڵێنەکانی جێبەجێ ناکات. هەر لەو بەرنامەیەدا سەرۆکی هەرێم وتی بەغداد دەگەڕێتەوە بۆ زمانی دەبابە و تیارە لە بەرامبەرمان، ئەمەش کودەتایەکی بەرنامە بۆ داڕێژراوە بەرامبەر گەلی کورد. وتیشی یەکەمین سێلیوای سوپای عێراق لە دوای ساڵی 2003 لە هێزی پێشمەرگە دروستکرا کەچی ئێستا ئەفسەرانی کورد دەردەکرێن کورد ئێستا غەریبە لە سوپای عێراقدا. لە بەشێکی تری بەرنامەکەدا سەرۆکی هەرێم باسی لە دۆسیەکەی تارەق هاشمی جێدلی سەرۆکۆماری عێراق کرد و ڕوونی کردەوە کە ناوبراو وەک جێدلی سەرۆکۆمار و لەسەر بانگهێشتی سەرۆکۆماری عێراق هاتووەتە کوردستان و بەرپرسیارەتی ڕۆشتنی ناوبراو هەڵناتێت. وتیشی متمانەم بە سەربەخۆیی و نەزارەتی دادگاکانی عێراق نەماوە، بۆچی لە بەغدا هاشمیان دەژیر نەکرد ئەگەر ئەو تۆمەتانەی لەسەر بوو. ئاماژەشی بۆدا کە مالیتی داوای لێکردووە ئاسانکاری بکات بۆەوەی هاشمی بچێت بۆ تورکیا، ئەوەشی زۆر پێ ناخۆش بووە. هەرلەو بارەوە بارزانی ئەوەی خستە ڕوو کە پاسەوانەکانی هاشمی بێتاوان ناکات، بەڵام شێوازی لێپرسینەوەتیان مەسەلەکەی بێمسلاقیت کردووە و ڕێ بە پەرلەمانتاران نەدراوە ئەو پاسەوانانە ببینن. سەرۆکی هەرێم ڕوونیشی کردەوە کە هاوپەیمانی هەموو عێراقیەکان و ئەو کەسانن کە بڕوایان بە دیموکراتیەت هەیە، هاوپەیمانی شیعین و پەیوەندی مێژوویمان هەیە و هاوخەباتین دژی هەر کەسێک دەوەستینەوە کە بیوێت کاتڕەوانە دەسەڵات بردێتە دەست. دووپاتشی کردەوە کە ئەگەر بارودۆخی عێراق نەدۆڕێت لەگەڵ لایەنەکانی تر کۆ دەبنەوە و هەموو ئەگەرەکان تاوتوێ دەکەن و باشترین ڕێگە چارە هەڵدەبژێرن و دەگەڕێنەوە بۆ ڕای خەڵکی کوردستان. وتیشی ئێتیزازی عێراق ناکەین و نەرمی زۆرمان نواندووە و دەمەوێت گەلی کورد تێبگات لەوەی ئەوەی لە تواناماندا بۆ کردومانە بۆ باشکردنی ژیانیان نەکرد بەڵکو هەموو عێراق و ئەگەر بارودۆخەکەیان بەم شێوەیە بەدڵە باشە چارەسەری تریان دەوێت خۆیان بڕیار دەدەن. لەبارەی گەلی کوردەوە هێمای بەوەدا کە کورد نەتەوەیەکە بێخواستی خۆی دابەش کراوە و پرسمان پێ نەکراوە و بەسەرماندا سەپێنراوە و لەگەڵ مافی چارەنووسی و دەوڵەتی سربەخۆی کوردین، بەڵام بەبێ توندوتیژی و لە کاتی گونجاودا. سەبارەت بە کوردەکانی سووریا شوتی کوردەکانی سووریا مافی هاوڵاتی بوونیان لێ سەندراوەتەوە و نە حکوومەت و نە ئۆپۆزیسیۆنی سووریا دانیان بە مافی کوردەکاندا نەناوە و لەگەڵ ڕای گەلی سووریادام هەر بڕیارت بدەن. جەختیشی لەوە کردەوە کە کوردەکانی سووریا بەر لەوەی سووری بن کوردن و کوردەکانی عێراقیش بەر لەوەی عێراقی بن کوردن. سەبارەت بە وەکاری بەشدارینەکردنی لە لوتەی عەرەبی کە لە بەغدا ساسیرا سەرۆکی هەرێم ئاشکرای کرد کە 28 مان ئەو ڕۆژەی گەشتەکەی بەرە وڵاتانی دەرەوە دەست پێ کردووە داوەتنامەی بەشداریکردنی پێگەشتووە بۆیە بەشداری نەکردووە. لەبارەی پەیوەندیەکانی هەرێمی کوردستان لەگەڵ وڵاتانی دراوسێدا وتی ئێران دراوسێمانە و پێویستە پەیوەندیەکانمان لەسەر بنەمای بەرژەوەندی هاوبەش بێت، لەگەڵ تورکیاش پەیوەندیمان باشە و بەرەو پێش دەچێت. لە کۆتایی بەرنامەکەشدا سەرۆکی هەرێم جەختی لەوە کردەوە کە هەموو هەوڵێک دەدەن بۆ ئەوەی شەڕ بۆ عێراق نەگەڕێتەوە و هیوادارم ناچار نەبین پەنا بۆ جەنگ ببین. خطاب علني امام كل وسائل الاعلام. به هەلکەتن ئاواکردن و دەستبەکارکردنە کابینەتە هەفتەی حکوومەت هەرێما کوردستانی بەڕێز جەلال تاڵەبانی سەرۆکی کۆمارە عێراق فەدراڵ تەلەگرافێکی پیرۆزبایی پێشکەشی نێچیروان بارزانە و عیماد ئەحمەد کرد و هەفتەکەستەوەیە. برایانی بەڕێزم کاک نێچیروان بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان، کاک عیماد ئەحمەد جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان، بە سەڵاوێکی گەرمەوە زۆر بە گەرمی پیرۆزباییتان لێ دەکەم بە بۆنەی بەدەستهێنانی متمانەی ئەندامانی پەرلەمان و دەستبەکاربوونتان وەک سەرۆک و جێگری سەرۆکی حکوومەتی هەرێم کابینەی حوتەم. هیوادارم لەو ئەرکە هەستیار و پر لێ پسراوێتیە پیرۆزەدا سەرکەوتوو بن و بتوانن گەشەی باشتر بە ئەنگاوەکانی حکوومەتەکەمان بدەن. ئەو حکوومەتەی کە بەرهەمی خوێنی شەیدە سەربەرزەکان و تێکۆشانی نەپساوەی کۆمەڵانی خەڵکی کوردستانە بە هەموو چین و توێژ و کارتەکانیەوە. سەرۆکایەتەکەتان بۆ کابینەی حوتەم هاوکاتە لەگەڵ خۆناغێکی نوێی هەستیار و چارەنووساز کە هەرێمی کوردستان و عێراق و ناوچەکەی پیادا گوزەر دەکات. بۆیە هیوادارم سەرۆکایەتەکەتان لە ئەسرا پەڕاندنی ئەو ئەرکەنەتەوەیی و نیشتیمانیە گرنگ و گەورانەدا بێت کە ئەو قۆناغە نوێ دەیانخوازێ. لێرەشەوە گرنگە سەرۆکایەتەکەتان بۆ کابینەی حوتەم بە چاوێکی پڕ بایەخەوە بڕوانێتە گەشەپێدانی ئەو ڕێوشوێن و میکانزمانەی کە بۆ کارەترکردنی هەنگاوەکانی کاری حکوومەتایەتی پێویستن بۆ ئەوەی حکوومەتەکەمان وەک هەمیشە حکوومەتی هەمووان و بۆ هەمووان بێت
حکومەتێکی خزمەتگوزار و چالاک و خەمخۆری خواست و ویستەکانی گەلەکەمان بێت حکوومەتێک بێت درێژە بەو بەرنامانە بدات کە بۆ بەگشتداچوونەوەی گەندەڵی و هێنانە ئارایی شەفافیەت و بە گۆڕترکردنی هەنگاوەکانی خزمەتگوزاری و گرنگیدان بە لاوان و ژنان و چین و توێژە کەم دەرامەتەکان و پتەوترکردنی پایەکانی کاری دامەزراوەی و حکوومەتایەتی پێویستن. برایانی بەڕێزم، من گەشتبینم بە توانە و دڵسۆزی و خەمخۆری ئێوە بۆ پێشخستن و پەرەپێدانی کار و چالاکی و پەیوەندەکانی حکوومەت لەم قۆناغە گرنگەی ملەتەکەماندا. بۆیە من لای خۆمەوە وەک هەمیشە پشتیوانتان دەبم و جارێکی تریش ئومێدی سەرکەوتنتان بۆ دەخوازم لەو ئەرکە پیرۆزەتاندا. هەر شاد و سەربەرز و سەرکەوتوو بن. برای دڵسۆزتان مام جەلال 6/4/2012. دابونەی پێکهێنان و دەست بەکاربوونی کابینەی حوتەمی حکومەتی هەرێمەوە مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان بروسکەیەکی پیرۆزبایی بۆ بەڕێزان نێچیروان بارزانی و عیمات ئەحمەد و تەواوی وەزیرانی کابینەکە ناردووە. ئەمە دەقەکەیەتی هەواڵی خۆشتەویکەک نێچیروان بارزانی سەرۆکی حکوومەت هەرێما کوردستانê بێ هەلکەتن ئاواکردن و دەست بەکارکردنا کابینەتە هەفتەی حکوومەت هەرێمەی پیرۆزباییەکە هەری گەرم لەوێن بڕێز و کەک عیماد ئەحمەد جێگیری سەرۆکی حکوومەت هەرێمە و یەک بەیەکە وەزیرێن بەڕێز دەکەین و پشتگیریەخوا و هەموو کادرە و ئەندام و ئالیدارên پارتیەمەش بۆ کابینەتەوە دووپات دەکەین. پارتیەمە لە بەنداوەیەکێ کۆهون و کابینەتەوە بە ئاواکی ڕشت کارش بۆ بجەکردنا بڕگە و مژارên سیاسی و جواکی و ئابووری و ئیداری و سیاسیên ناوا فراکسیۆنا کوردستانی بکەن کە ڕۆژا 25 هەزیرانە ساڵا 2009 پڕانیا وڵاتیان دەنگی خۆ ژێڕەدا و بۆ بنگەها شەرعیش بۆ دامەزراندنا کابینەتە شەشەی حکوومەتە هەرێما کوردستانی و کابینەتانها هەروە ئەم وەیەکێژە حکوومەتاوە چاوەڕێ دەکەین بە پشتگیریدان بە پرۆگراما ڕیفۆرمە یا جەنابێ سەرۆک بارزانی و خواستەکە ڕیفۆرم خواز یا گەلێمە و هێزên سیاسی و جواکی سڤیل وان گرفتاریان چارەسەر بکەن کە ڕاستی ژیانە سیاسی و ئابووریە کوردستانی هاتنە و بە ئاواکی خورد بەربڕۆیە گەندەلی و کۆنتڕۆلکردنە بێن و کارژ بۆ هێژی بێتر ئاواکردنا کوردستان و پێشدەبرنا ئابووری و گەرانتیکردنا دەرفەتە کارژ بۆ لەوان و بەرەکردنا ڕوپی بە ئازادیان و خۆردکردنا بنگهێن بە هەڤڕەژیانە ئاشتی و بە هەڤڕەکارکردنێ بکەن. ئەموو وڵاتی لە بەنداوەیەکێنە کە حکوومەتەوەش بۆ ڕێکخستنە ئەنجندایەن تێکیلی و ناکۆکێن بە بەغدایڕە دەسەر پرسێن هەلاوسی کۆ لە دژی بەرژەوەندێن گەلێمە تێنە بەکارانین پرۆگراما پڕ ئالیە ڕێک و پێکاوە هەبە و بە ئاواکی ڕێکخستی کارژێڕە بکەن. لالیدن تێکیلیان خورتێن هەرێمە تەوی وڵاتێن جیران و جواکە ناونەتەوەی و سەرمایەدار و ناوەندێن سیاسی و کلتوری کارێن بێتر و پرۆگرامên بێتر لەوە دەخوازەدا کۆژ بۆ خزمەتە پێشدەبرنا کوردستان ئەمە هێژی بێتە پێشدەبرن. ئەم دەبێ هەلکەتنێدا تەوی پیرۆزباییکردن لەوە و کەک عیماد و وەزیرێن بڕێز بە پێویست دەزانین سوپاسیەن گەرم پێشکەشی بڕێزان دکتۆر بەرهەم ئەحمەد ساڕق ئازاد بەرواری و هەموو وەزیرێن کابینەتە شەشێ یا حکوومەتە هەرێمە بکەین کۆ دە ڕەوشەکە دژوار و پڕ ئالۆزیدا کاربوون هەرێمەخوا پێک بینین و بەرهەمێن باش و بربچاوێن وان هەبوون و بەشێکی گرنگیا پرۆگراما فراکسیۆنا کوردستانی بجێکردن و جهێشە نازیامە هەموو ئالیان بوون و دەستخۆشیە لەوان دەکەین و هێویدارین دەکارێن بێندە سەرکەتی بن. جاردن ئاواکردن و دەست بکارکردنا کابینەتە هەفتەیە حکوومەتە هەرێما کوردستانی پیرۆز بە و ئەمجی دێپشتگیر و هاریکارێن وەبینژ بۆ سەرخستنا ئازمونە دەسەڵاتە ناوخوا دەبێ هەرێمێدا بۆ ئیرۆ بوویە جهێ ئومێدا هەموو کوردان. مەکتەبە سیاسیە پارتیە دەموکراتە کوردستانی 5 نیسانە ساڵا 2012. درێ و ڕسمێکیدا بە ئامادەبوونە هەریەک عەبدولمەهەیمەن بارزانی و سیاد بارزانین و نەرێن سەرۆک بارزانی و بارزان بارزانین و نەرێ نێچیروان بارزانی و هەژمارێکی ئەندامێن سەرکردایەتیە پارتیە دەموکراتە کوردستانی و نونەرێ لە قەدەهیە پارتیە دەموکراتە کوردستانی و بەرپرسیارن دنیێن دەڤەرێ و کەسوکارێن خودەژێ ڕازیبە لە گۆڕستانە گوندێ ماڵەسوار یا سەر بە قەزا مێرگە سۆرێ بەتەرمێ خودەژێ ڕازیبە ئەحمەد مەلاسوار پێشمەرگەی هەردوو شۆڕشن ئیلون و گوڵانێ هاتە بەشارتن. لە ڕێوڕسمی بە خاکسپارنیدا ئاراس حەسۆ میرخان بە ناوی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان وتەیەکی پێشکەش کرد و تیایدا ڕۆلی هەواڵی تێکۆشەر ئەحمەد مەلاسواری لە هەردوو شۆڕشی ئیلون و گوڵاندا بەرز نرخاند و بەشداریکردنەکانی لە داستانەکان و شەڕێک لە دوایەکەکانی دژ بە ڕژەمی بەعاز بە گرنگ و پەربایەق باس کرد و ئاماژەشی بەئازایەتی و خۆراگری وەک قارەمانێکی دەڤەرەکە کرد. ئەحمەد مەلاسوار لە ساڵی 1941 لە گوندی ماڵەسواری سەر بە قەزای مێرگەسۆر لەدایک بووە. بەشداریکارەی لە شۆڕشی ئیلودا کردووە و لە ساڵی 1961 بووەتە پێشمەرگە و لە ساڵی 1970 لە شەڕێکی سەخت و دژواردا لە سەری بەردی بە سەختی بریندار دەبێت. لە هەموو چالاکیەکانی ئەو کاتی سەرکردایەتی کاتی قیادە موقەتە دەورێکی باڵای هەبووە.
لە داستانی خواکوڕک وەک ڕێکخراوی کارۆخ لەگەڵ هەواڵانیدا بەشداری کردووە. لە ژیانی پێشمەرگایەتیدا چەندین جار بە سەختی بریندار بووە و لە کۆنگرەی سێزدەی پارتی دیموکراتی کوردستانیش مەدالیای بارزانی نەمری پێبەخشرا دوای ململانەیەکی زۆر لەگەڵ نەخۆشیدا لە 4/4 2012 کۆچی دوای کرد. شەوی ڕابردوو محەممەد سەدیق ساڵح نێروەیی کادری دێرینی شۆڕش ئەیلول کە براگەورەی مستەفا نێروەیی بەرپرسی دەستگای ئەیلولە کۆچی دوای کرد. ئیرۆژی بە ئامادەبوونا جعفەر ئێمنکی ئەندامی مەکتەبە سیاسی پارتی دموکراتە کوردستان و تەمەر ڕەمەزان پارێزگاری دهۆکی و عەبدولخالق بابیری بەرپرسیاری لەقایەکی پارتی و هەژمارێکی بەرپرسیار و کادرۆیەن پارتی و ئیسحاق یوسف مەترانی دهۆک و ڕووسیا و هەژمارێکی بەرپرسیارن ئیداری و کەساتیان دەبرێ دەرمێ خودێشی ڕازی بێت لە گۆڕستانە شاخی ئەباژێری دهۆکی هاتە بەشارتن. محەممەد سەدیق ساڵح نێروەیی ساڵە 1930 لە گوندەی دەستگای یاسەر بە دەبەران نێروە و ڕێکان بەهاتیە دنێ و ساڵە 1966 بەشداریە شۆڕشایی تونێ کردە و دەخەبەتی نەخۆیان ناوە ڕێزێن پارتی دموکراتە کوردستانیدا بەردەوام بووە و شەوا 5/6 نیسانە ساڵە 2012 کۆچبار بووە. دێژە محەممەد سەدیقی ڕاستی بوومە هەمیە زیانەکە مازم بوو چونکە مرۆڤێکی گەلێکی مازم بوو ڕووی جواکی تێکەلێتوی لەگەڵ خەڵکی هەروەسا بۆ دەبەرە بەهدینە بۆ دهۆکێ ئاواهی بوو بە هەمیە سەنەکە گەلێکی جامێری قەنج بوو فەهمیوی هەمیە قەنجی و چاکێ بوو ڕوویەکی بە شلایتر بە ژیوی مرۆڤێ مازن هەر دەست پێکە ساڵی چێسۆیەکی لەگەڵ ماڵباتە خۆ بەرەف شۆڕەشە ئەیلوولە مازن چوون و خەبات و تێکوشینەکە مازن کلینەش پێخەمەتی کورد و کوردستانێ ساڵی 63دا کادرێکی پارتی دموکراتی کوردستان بووە و حتا ساڵت هەفتێ بووە ئەندامی لجنە مەحەلی و بووە کارگەری لجنە مەحەلیە